بەپێی ئامارەکانی پۆلیسی ئیدارەی ڕاپەڕی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا 21 ڕووداوی خۆکوشتن لا سنوورەکەدا ڕوویان داوە کە زۆرینەیان لە ڕەگەزی نێر بوون. لا سیمپۆزیۆمێکی زانکۆی ڕاپەڕیندا هۆکارەکانی ئەم ڕووداوانە خرانە ژێرباس و لێکۆڵینەوە و دەرئەنجام بێهیواکردنی هاوڵاتیان با هۆکاری سەرەکی ڕووداوەکان لێک دەدرێتەوە. ڕووداوەکانی خۆکوشتن لە هەردوو ساڵەکە ساڵ 2022 ساڵ 2022 خۆکوشتنی نێر زیاتر بۆ لە چاومێ بە هەردوو ساڵەکە ساڵ 2021 و 2022 21 کەس لە خۆی کوشتووە کە 17 کەس لە ڕەگەزی نێرە چوار لە ڕەگەزی مێ واتە بە ڕێژەیەکی زۆر زیاتر نێرەکان خۆیان کوشتە بەداخەوە. بەشێکی دیکەی مامۆستایانی زانکۆی ناوبراو کە لا چالەکیەکەدا بەشداریان کردووە پێیان وایە خراپی ڕۆلی بەشێک لا دەستگاکانی ڕاگەیاندن هۆکاری تەشەنەکردنی حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتنن بەو پێی بەشێک لەو دەستگایانە با شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و کار لەسەر بێهیواکردنی هاوڵاتیان و دوورکەوتنەوەیان لە کایە سیاسی و کۆمەڵایەتیەکان دەکەن تا ئەوەی گۆڕەپانەکە بۆ حیزب و دەسەڵاتدارەکان چۆڵ ببێت. یەکێ لە هۆکارەکانی کەوەی ئێستا باز ئەکرێت لە ڕەگەزینەر زیاتر بە هۆی دیاردەی ئابوووریەوەیە. یەکێ لەوانەشی کە زیاتر جەختەکرێتەوە لەسەری ئەوەیە کە ئەو تاوانە ئەلکترۆنیانەی ئەنجامەدرێت ئەبێتەوەی ئەوەی کەسەکە ڕوو لە خۆکوشتن بکات. ئەگەر بێن باسی سۆشیال میدیا بکەین لەسەر ئەوە کە ئیسانەی کە ڕوو ئەدا کەسەکانی خۆکوشتن بەڕاستی بەداخەوە ڕۆڵێکی زۆر خراپی هەبووە لە کوردستان. مامۆستایەکی ئاینیش هۆکاری سەرەکی کوشتن و خۆکوشتن بۆ دوورکەوتنەوەی هاوڵاتیان دەگەڕێنێتەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام و دەڵێت بە هیچ شێوەیەک ئاینەکەمان ڕێگەمان نادات نەخۆمان بکوژین نا بەرامبەر. خۆکوشتن و هەموو تاوانەکانی دیکەش لەگەڵیدا هۆکاری سەرەکی لە خوا نەترسان هۆکاری سەرەکی ئیمان زەعیفیە دەنا دوورکەوتنەوەی لە دین لە ئیمان لە ئیسلام دەنا ئەو کەسەی کە خۆی دەکوژێ مەسەلەن دەوڵەمەندێکە دەڵێ ئیفلاسم کردو خۆی کوشتەوە نەبوو ئەگەر ئەو کەسە ئیمانی دامەزراوە بێ باوەڕی بە قەزا و قەدەر بەهێز بێ کاکە ئەو ڕۆزەرت کردووە ئەتو دوێنە قازانج کردووە ئەو ڕۆزەرت کردو سبەی قازانج دەکەوە تو لەسەر ئەو بەڵام موسیبەتی ئەجر و پاداش دەست دەکەوێ ئەگەر کەسێک خۆی دەکوژێ لە بەرەوەی خەمێکی هەیە مەسەلەن تەڵەبێکە خۆی دەکوژێ لە بەرەوەی دەرەجەی نەهێناوە تەنان گەنجێکە لە بەرەوەی لە پرۆسێکی سۆزداریدا شکستی هێناوە مەسەلەن خۆی دەکوژێ ئەوانە هەمویان لە بیرکردنەوەیکی هەڵەوە سەرچاوە دەگرن هەم بیرکردنەوەی دینی هەڵەیە تێنەگەیشتوە لە دین هەم بیرکردنەوەی بۆ دنیاش هەڵەیە. بەشێکی دیکەی هۆکارەکان کا دەبێتە هۆی تەشەنەکردنی حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن بۆ کاریگەری نەرێنی سۆشیال میدیا دەگەڕێتەوە لا بەرامبەردا بێباکی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لا ڕەخساندنی هەلی کار و بێئومێدی هاوڵاتیان لە ئایندە و چارەنووسیان بە هۆکارێکی دیکە و قۆناغێکی مەترسیداری حکومڕانی پارتی و یەکێتی تەماشا دەکرێت. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.